ئێمە کاتێک کە سەردەمی بەعز بوو ئەوەی بەژن ئەکرا بە پیاونە ئەکرا بەڕاستی، یعنی بۆ گواستنەوەی زانیاری بۆ ئەوەی کە شوهبەیان لەسەر نەبوو جێگەی گومان کەمتر بوو ئەوەی ژن ئەیتوانی بیکا وەکو تەنزیمی ڕێخستنەکان پیاو نەیەتوانی. ئیجا هیچی کەمتر نەبووە لە خەباتی پیاوان ئەگەر بە ڕێخستن و بەنهێنیش کرابێ. بۆ ئەوەی ئێستا کراون بە کەمەندامی سەنگەر لە سنووری سکرتاریەتی کەمەندامی سەنگەر کۆمەڵی پێشمەرگە کەمەندامۆکانی سەنگەر هەیە، هیچ فەرق و جیاوازی نەکراوە لەوەی کە بڵێ معاشەکەی ئەمە ژنە کەمترە ئیمتیازاتەکەی کەمترە، فەرقی نییە لە گەڵ پیاوەکانە، بەڵێم لە پلەیان کەمە وەکو هەڵبژاردن و بەشداربوونیان لە کۆنگرێ و ئەوانە. من بەس تەنها لە کۆنگرە یەکۆ هەتا ئێسا من کەم ئەندامی بڵێن کۆنگرە بووم، ئەندامی کۆنگرە بووم، هەموو جارێکیش بە پلەی یەکەمیش دەرچووم، بەڵام بەداخەوە ئەم ساڵیش دەرچووم بە پلەی یەکەم زۆر بە ڕێژەیەکی باش لە هەموو پەیج و ڕاگەیاندنەکان نەشر کرا، بەحس کرا وەکو مەسوولی لە پیرۆزباییم لێ کرا کە دەست بەکارە بم، بەڵام دوایی کێشەیەک بوو بە بەربەست و بوو بە ڕێگر. داواکارم بە تایبەت لە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پێشمەرگە بە دوواداچوونێکی جددی بکات کە بزانێ ئەو ژنانەی کەمەندامی سەنگەرن کە غەدریان لێ کراوە مەغدورن لە پلە لە ئیمتیازات هیچ فەرق و جیاوازی نەبێ لەگەڵ پیاوەکانە بۆیان بکرێت. یعنی باوەڕ ناکەم ژن ئێستا لە ناو سکرتاریەتی کۆمەڵەکەی ئێمە گەشت بێتە ملازم، ینی هەمووی کۆنە، هەمووی ڕێخستنی کۆنە، پێشمەرگەی کۆنە ئیشی کردووە، خەباتی کردووە، بەڵام هەر لە عەریف و ڕێز عورەفا و ئەوانەیە. من خۆم یعنی باوەڕ کە هەیە دوای من پەیوەندی کردووە و بووە بە پێشمەرگە ئێستا پلەکەی عەمید و عەقیدە من خۆم نایب زابتم، ڕاستە پێشمەرگە نەبووە وەکو پیاوەکان لە سەنگەرە، بەڵام خۆ لە ڕێخستن و لە ئیشکردە جیاوازی نەبووە. من بۆ خۆم لە شەڕەکانی ناوخوا باوەڕ کە ئەوەی من کردومە هەر پیاوەکانیش ئەوە نەیان پێکراوە، بگرە زیاتریش من بە حکمیەوەی ژن بووم کردو بێتم زیاتریش. سەرپەرشتی تیمی پزیشکی مەکرد لە ئیدارەی بڵێن وەکو یەکێتی ژنان ئیدارە بووم، جێگری لەقی ژنان بووم، ئەنی بەڕاستی هەتا وەکو چوینەتە ئێرانیش و باشماخیش من سەرپەرشتی ئەو برینار و پێشمەرگا و ئەوانە مەکرد تا بە خواردن، تا بە بەخشینی خوێن، تا بە داواکردنی ئیسعاف بۆ گواستنەوەی برینارەکان. ئەنی کە چوینە ئەوێش وەکو پێشمەرگەیەک خەیات بووم، جلم ئەدووری کە تافی بۆ پێشمەرگە کە هەمووی بە جلوبەرگێکی چڵکن و بەشپرزەیی دەرچوو بووین و ڕامان کرد بوو کە قماشیان هێنا من و برایەکم و برازایەکم لەوێ لە مەریوان دوکانێکماندانە جلی کە تافیمانە دووری بۆ هێزی پێشمەرگە بۆ هەموو سنوورەکان. ئەو ژنانەی کە ئیشیان کردووە هیچیان کەم نەبووە لە پیاوەکان وەکو ئیشکردن و خزمەتکردن، ئیتر بەڵام وەکو شوێن نەبووە ئێمە تایە بمێنینەوە وەکو پیاوەکان واجبێکمان بۆ دیاری بکرێ تاکەم و کورتیمان ببێت نەمان بووە، بەس چاوەڕێمان کردووە ئێمەش. بەڵام ئێستا هەیە، ئێستا هێزی ژنان هەیە، پلەیشیان هەیە، ئێستا پێشمەرگە فیعالیەکان گەشتوونەتە عەمید و نەقیب.